ژنێکی سلێمانیە هاتووە تا بازاڕ و سەیری ئەو سفرانە دەکات کە بۆ یەک جار بەکاردێت و پێی دەوترێت سفرەی سەفەری. جاران سفرەی کەماندا ئەخست سەفرەکە ئەبووە بمان شۆردایە ئیسا ئاسانکاریە ڕەحەتە بۆ خۆمان کویەکەین و ڕێکفڕێی. لە ئێستادا لە ناو ماڵ و چێشتخانە و میوانخانەکان و دەیان شوێنی تر وەک کار ئاسانیەک پەنایان بردووەتە بەر سفرەی سەفەری و بۆ کاتی ژەمە خۆراکەکانیان ڕایەخەن و لە دوای نان خواردن یاخود بەکارهێنان سفرەکە کۆ دەکەنەوە و فڕی دەدەن. بەڵام لە ڕابردوودا سینی یاخود پەڕۆ یاخود سفرەی نایلۆن بەکار دەهات کە دوای بەکارهێنان پاک دەکرایەوە و دەشۆردرا و دووبارە بەکار دەهێنرایەوە. ئاراس کە ماوەی چەندین ساڵا کاری فرۆشتنی سفرەی سەفەری و مادە پلاستیکیەکان دەکات، باز لە جۆرەکانی سفرەمان بۆ دەکات لەگەڵ کێش و قەبارەکەی. هەیە مەترێکە بە مەتر و 20 هەیە مەتر بە مەترە هەیە 50 مەترە خۆتەی بڕیت هەیە پانەکەی زیاترە هەیە پانەکەی کەمترە ئەجا هەیە ملەوەنە زۆر جوانە هەیە سادەیە هەیشە بڵین ئێرانیە تورکیا هەموو نوعەکە سلێمانی زۆرە ئێستا وڵی وەکو زین چۆنە تۆزێک ئێستا خەڵک حەزەکە شتەکە ئەرزان بێ هەیە بە 1000 و بە 1500 زیاترەوە ناکڕن هەیشە گوێنایەتێڵە کامە باشە ئەومان بەرە. بە پێی دەستەی ئاماری هەرێم دانیشتوانی کوردستان پێک دێت لا 1,150,000 خێزان. ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگەش دەڵێت ئەگەر بەلایانی کەمەوە ڕۆژانە هەر خێزانێک تەنها 2 مەتر سفرەی سەفەری بەکاربهێنێت ئەوە 2,300,000 مەتر سفرەی سەفەری کە دەکاتە 2,300 کیلۆمەتر لە ڕۆژێکدا وەک پاشماوە سفرە دەخرێتە ژینگەوە. سفرەی سەفەری مادەی نایلۆنە مادە نایلۆنەکانیش لە نەوە دروستەکرێ خۆشمانەزانین جاری وایە تۆ نەوتە پاکەکەی لە هەرێمی کوردستانە گەورەترین مەترسی لەسەرا ئایا بۆ من ئەو پاژماوانە چۆن دروستەکرێت بۆیە بە هەموو شێوەیەک مادە نایلۆنەکان مادەی سفرەی سەفەری یەکێکە لەو مەترسیانی کە لەسەر تەندروستی کاریگەری هەیە و پێشتریش چەندین خەڵکی ئەکادمی و زانستی و دکتۆریش باسی ئەویان کردووە کە تکایە نایلۆن یاخود سفرەی سەفەری بەکارمەێنن بە تایبەتی لە کاتی خواردن. بەکارهێنانی سفرەی سەفەری لەم ساڵانەی دواییدا زیاتر خواستی لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ هۆیشەوە ڕۆژانە هەزاران تۆن پلاستیک وەک پاشماوە دەخرێتە ژینگەوە کە ئەوەش مەترسی گەورە لەسەر ژیانی تاکەکان و تەندروستیان دروست دەکات. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.